دوای تێپەڕبوونی 31 ساڵ ساڵح حەلاج لەو گوندە دەڕوانێت کە دایکی و براکەی لە ساڵی 1970 بەهۆی بۆردومانی فڕۆکەی بەعسەوە تێیدا کوژران. تەرمی دایکی و براکەی بە دووری چەند سەد مەترێک لەو گوندەی تێیدا کوژران نێژراون. لە 20 دەی 1970 دوو فڕۆکەی ڕژێم هاتندایان لە ئەم دێیە کە دێکە هیچی تیان نەبوو لە خەڵکی لادێ زیاتر. ئەو ڕۆژە 11 کەس شەهید بوویسە ئەم ڕزە ئەوە بەڕاستی هەر یانزەی بە یەکەوە یەکە ئەک دووسێ قەورتازە دروست بووە لە ملاولا خەڵک مردووە و دوێنە تۆ بۆیە ئەمە ڕزێکە هەر یانزەی بە یەکەوە شەهید بوون. ئەوە دایک مەگورجی عەلی کەریم و ئەمیش شەید سەلاحی برامە. ئەو کاتەی دایکی و براکەی لە گوندی کانیعوبێت کوژران، هاوسەرەکەی ساڵح حەلاج و حەوت منداڵەکەی لە گوندی عەلیانی گەرمیان بوون کە دوای چەند مانگێک و لە چوارچێوەی شاڵاوی ئەنفالدا بەعس هێرشی کردە سەر ئەو گوندە و تەواوی خێزانەکەشی لەگەڵ 130 کەسی تری دانیشتووی گوندەکەدا بەر شاڵاوی ئەنفال کەوتن. ئێستا و دوای 31 ساڵ کاتێک ساڵح حەلاج دەڕواتە گوندەکەی، دانیشتوانەکەی نایناسن چونکە لە دوای ئەنفالەوە نەگەڕاوەتەوە. مانگی 4/8 ئەنفالمان بەسەر هات. ئەو کاتە ئەنفالمان بەسەر هات شەڕ بوو لەم خوارەوە، خۆشم لە بەرەکانی شەڕا بووم کە هاتینەوە دوای 2 ڕۆژ خەڵکی ئەم ناوەیشە هەموو ڕێوی کردبوو چوبوون بەرەو ئەو دێی تەپەسپیە ناوچیەک شوێنێک هەبوو پیانەوت سپی سوار ئەلێوێ بوون. من 6 کوڕم هەبوو، هیوا و گەرمیان و ڕێبەر و کاروان و شاخەوان و لە دواییشە زریانمان هەبوو. کچێکشمە بوو ناوی کوردستان بوو، هاوسەرەکەیشم ناوی بەفراو بوو. ئیتر شەو ئیتر خەڵک ناوچەکە بەڕاستی ئیتر هەمووی تێکچوو، ئەوەی بەرەو حکومەت ڕای کرد ئەوەی شەوت و پێشمەرگە و هەنێ خەڵکی گەنج و ئەوانە بەرەو ژوور بووینەوە. من ماڵ و مناڵەکەی من لەگەڵ دوو برادەرمە بە ناوی حەمە سەعید و حەمە ڕەشید کە دوو برای خۆشەویست بوون، یەکیان مهەندسیش بوو ئەوی تریان مامۆستا بوو، تراکتۆریان هەبوو لەگەڵ خۆیان بردیان و ئیتر هەرەو برد نەبوو، من نەمبینینەوە بەڕاستی. ساڵح حەلاج دوای ساڵی 1991 کاتێک دڵنیا دەبێتەوە لە ئەنفالبوونی هاوسەر و منداڵەکانی، جارێکی تر ژیانی هاوسەرەتی پێک دەهێنێتەوە و ئێستا خاوەنی 5 منداڵە. من دوای ئەو مەرگە ساتەی تر بەسرم هات ساڵی 1970 5 ساڵ دوای ئەوساکە ئیتر لە کۆتایی یعنی مانگی 12 پێکەوە دووبارە هاوسەرم پێکەوە ناو لەگەڵ سەبری خانە و ئێستا خاوەنی 5 مناڵین، 4 کچ و کوڕێکمان هەیە. ئیتر بۆ خۆمان ماڵێکی ترم دروست کردەوە لە دوای ئەو مەرگە ساتەوە ئەوانە و ئێستا کێش بۆ خۆمان ژیاوین. هەرچەندە 31 ساڵ بەسەر ئەنفالبوونی خێزانەکەیدا تێپەڕیوە، بەڵام هێشتا برینی ساڵح حەلاج ساڕێژ نەبووەتەوە، بۆیە یەکێک لە منداڵەکانی ناوناوە ساڕێژ. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.